الله ريان أمن بشاري تحقق هاتم ولاد دكتور دليرشينا خوشي زقرم هبو ثم لا چندین دکتوری تر وتی عیلا دەبێ بە فتح بکرێت هاتمە لای دکتۆر بە پارەیەکی دڵخێکی باش کەم چیسی جگەرەکەی زۆر بە ئاسانی بە نازور لەم دەرهێنا و چاومتەوە نەخۆ بە زیادە ئێستا حاڵم زۆر باشە و نەخۆشخانەی خوا هەڵناگرێت نەخۆشخانەی زۆر خۆشە و تا بڵێ جێکی خایەن باەن سپاس بۆ دکتۆر دلێرشینە تەقتەق بە ماسی مەشهورە ئەمەش بە ئیشی جا مەشهوری ئیشی جانی خۆمانە دوو چیسی گەورەی هایداتی سست بە نەشتەریگەریەکی بە کون بە چار کونی ئەوە هاتە دەرێ لە میهرەبانی چمان هەیە جیهازی پێشکەوتومان هەیە لە بۆ ئیشانە پۆرتی دەیمان هەیە پۆرتی پێنجیمان هەیە لە یەک کاتیدا دوو سەکەری بەکاردێنین بە تیمی نەشتەرگەری میهرەبانی لەگەڵ دکتۆر کاوە باجەرانی بەڕێز ئەو ئیشەمان لەبۆ کرد و لەگەر ستافی شارەزا و کارامە لێ هاتوو لە ئوشێری ئەلحەمدولیا دڵی چەندین کەسمان خۆش کرد چیسی هایداتی سست ئەو چیسانەیە کە لە ڕێگەی سەی دەگۆزرێتەوە لە بۆ بەشەری شتێکی مشکلەیە زۆر دەبێت عیلاجی بکەیت و ئەلحەمدولیا چارەسەری تەواوی کاکە سامان بە ئومێدیەوەیەوە تەندروست باش و ساڵ و سەلام بچن بمێنن بە سەلامەت مێهرەبانی پێشەنگە و بە پێشەنگیش دەمێنێتەوە دەرێن خۆشبەختە ئەوەی بەشدارە لە دروستکردنی مێهرەبانی بەشدارە لە دڵخۆشکردنی ئەو خەڵکەی کاکە سامان چەند دڵت خۆشە بە مێهرەبانی ناو دڵت خۆت برێت وەڵڵاهی زۆر پارەی دنیا چی باشە گەر دڵی گەنجان پێ خۆش نەکەین وەنیا علم و شهادە چی باشە گەر دڵی گەنجان پێ خۆش نەکەین دوێ دەرێم هەمووتان وەرن پشتی خێریەکانی مێهرەبانی بەرزکەنەوە با بتوانین بە پارەی زۆر کەمتر نەشتەرگەری زۆر گەورەتریشی لە بۆ بکەین لە بۆ هەموو کەسێک کە پێویستی پێدەبیتێ و مێهرەبانی دەرکی کرێتەوە لە بۆ هەمووان بمێنن بە سەلامەت 0750 115 پاسپۆر FIB مێهرەبانی میهرەبانی دڵسۆزی و لێزانی